زۆربەی ئیشێمە بە تەلەفۆنە خەڵک تەلەفۆنەکە حیجزێکە یەکەم شت لە دەرەوە دەست پێ ئەکا ماسەکە لە حەوزەکە دەرەکەین و ئەیکوژین و دوایەوە هەڵیەدرن و دوای پاکردنەوە شتانە یەتە ژوورەوە بۆ برژاندنی تر پرۆسەی برژاندنەکەی دەست پێ ئەکات و دوایە کە تەواو بێ و کۆی بینن بۆ شێوە سەفەریەک دێتە ماتە و هەموو شتێکی بۆ دانرێت و سەفەریەک دێتەوە کە خاوەنی هاتەوە ئەکەیتم فڕنەکەەوە بۆی سار نەبێتەوە کە کابرا هاتەوە ئەیەنە دەستی. عادەتەن من لە وەرزی زستان زیاتر ماسی بڵێن ئەخۆین من خۆم لێرە مەسەلەن بە برژاوی ئەی بەمەوە و بە کاڵیشەی بەمەوە لە ماڵەوە خۆمان لە ناوڕۆنە سووریەکەینەوە و بەکارهێنینەوەی خۆین تامولەسەدێکی زۆر خۆشی هەیە. ئێمە لێرە کۆمەڵە دوکانێکین ئیشمان فرۆشتنی تایە و باتری سیارەیە تایەکانیش زۆربەی تورکی و سینی و کۆریا بەڵام زیاتری سینیەکە سەرف دەبی دەفرۆشرێ. ئەمە لێرانە تایە فرۆشین ئیشمان تایە گۆڕین و فرۆشتنی تایەیە زیاتر کەون و نوێ سەرفەبی لە زستانە تای سینی زیاتر ئەڕوا بەس جەبەلی لەبەرەوەی ناوچەی سۆران هەمووی شاخاویە زیاتر تای جەبەلی سەرف ئەبی ئەمە هەمووی کۆمەڵە برادەرەکین لێرە پێکەوە بەسراینەوە ئیش و کارمان تایە گۆڕین و پەنسەرچی و فرۆشتنە و لەخوای بە زیادیبی مرتاعین بەو کاسبەی کە هەیە. Вы знаете, уже 4-й фестиваль «Ледовая Москва» проходит на Поклонной горе. В этом году тема «Великие цивилизации». Нам было очень интересно рассказать о тех цивилизациях, которые оказали значительное воздействие на развитие всего человечества. На сцене у нас идут представления, в которых представляются, опять же, танцы и какие-то другие традиции разных наших цивилизаций. Их всего у нас 10. Друзья, не забывайте, что в новогоднюю ночь сказку для нас делает Дед Мороз, а все остальные в нашей жизни делаем сказку, все остальные дни делаем сказку мы. Давайте же делать так, чтобы наша жизнь была интересной и сказочной. Без упований к нам нужно жить без светлой сказки.